ئازانمان لە هەرجێکم سڵایمەتان لێوێ بەیانتان باش بێت هیوای بەیانێکی پڕ لە خۆش و کامەرانتان بۆ خوازین خۆشحاڵین کەم ڕۆژ با پرۆگرامێکی نوێی ئەمڕۆ میوانی ماڵەکانتانین بۆ هیواین تا کۆتایی بینەری بڕگە و پرۆگرامەکانی ئەمڕۆمان بن و سوودی دەبین خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوەری سەرگیمان بۆ ئامادە کردوون لا تەوەریەکەم سەرتاماندا باس لە ڕۆڵی ژن دەکەین لە ناو ڕاگەیاندنی کوردیدا بزانین کە ژنان تا چەند ڕۆڵیان هەبووە بۆ پێی کە زانین کە ژنانی کوردستان جێدەستیان لەسەر جەمبوارەکاندا دیارە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین تا چەند هەوڵیان داوە کە ڕاگەیاندنی کوردی بەرەو پێشەوە بەرن لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند پرۆگرامان هەیە تایبەت بێت بە تونند و تیژەکان دژی ژنان و واوای کردووە کە تونند و تیژەکان کەمتر بکرێت و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە خانمان لەم بوارەدا جێدەستیان بە تەواوی دیار بێت ئەمە تەوەریەکەمان دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا باس لە ناساندنی کتێبێکەکەین بە ناوی کتێبی سەنگاو بزانین کە ئەم کتێبە لە چی پێک هاتووە لە چەند بەش پێک هاتووە لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ناوەڕۆکی ئەم کتێبە باس لە چی دەکات لە ڕووی جوگرافیا و مێژووی سەنگاو تا چەند هەوڵی دا نووسەرەکە بە باشی باسی تێدا بکات لە کتێبەکەدا و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە خەڵکی ناوچەی سەنگاو تا چەند هاوکاری بوون بۆ نووسینی ئەم کتێبە و کار و پرۆژە و پلانی ئەم نووسەرە چی دەبێت لە داهاتوودا ئەمەش تەوەری دووەمان دوا بەدوای چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باس لەوە دەکەین کە چۆن ببین بە خاوەن کاری خۆمان بێگومان لە ئێستادا بێکارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و ژمارەیەکی زۆر گەنجمان هەیە کە خوێندن تەواو دەکەن بەڵام کاریان نییە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن بتوانین خۆمان وا بکەین کە خاوەنی کاری خۆمان بین ئەزمموی خۆمان بەرەو پێشەوە برین تواناکانی خۆمان بەرەو پێشەوە برین لە هەمان کاتیژە ئەرکی حکوومەت و کەرتی تایبەت چیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو کەسانی کاریان نییە کارێکی باشیان بۆ بدۆزنەوەوانێ و بێگومان لەگەڵ تواناکانی خۆیان دابوونجێ ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببینن. بەڵێزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەورێکەم سەرتاماندا باس لە ڕۆڵی ژن دەکەین لە ناو ڕاگەیاندنی کوردیدا بزانین کە تا چەند ژنان هەوڵیان داوە کە ڕاگەیاندنی کوردی بەرەو پێشەوە بەرن لە هەمان کاتیشدا باس لەو پرۆگرامانە ئەکەین کە تایبەتن بە تونند و تیژەکان دژی ژنان تا چەند پێویستە هەبن لە هەمان کاتا باس لەوە دەکەین کە تا چەند تونند و تیژەکانیان بەرامبەر بە ژنان کەم کردوێتەوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ژنان بە تەواوی جێدەستیان دیار بێت لە ناو ڕاگەیاندنی کوردیدا هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لا سۆدەکانمان لا هەولێرەوە بەڕێز ئاڤان فارس جاف ڕاگەیاندن کار و سەرنووسەری گۆڤاری ژن باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە ئاڤان خان سڵاو لێوە بەیانیت باش بێت سەرتامەوە لێوە دەست پێ بکەین باس لە ڕۆڵی ژن بکەین لە ناو ڕاگەیاندنی کوردیدا لە چ ئاستێکدایە. بەیانی ئێوە و بەیانی بینەرەکانتان باش هیوای ڕۆژێکی گەش و پڕ لە ئاسوودەی بۆ بینەرە جوانەکانتان ئەخوازم ئەگەر باز لە ئەوە بکەین کە ئایا کارایی و کارامایی ژنان لە چه ئاستێکایە لە ناو ڕاگەیاندنی کوردیە بەڕاستی زۆر جار
ئێمە ئەتوانین وەکو ڕاگەاندن کار وەکو میدیار هۆکارەکان بخەینەڕۆ بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە ڕایەکی زانستی بێ یان خود ڕایەکی ئەکادیمی بێ بۆ بە دوواداچوون بۆ ئەوەی کە ئێمە ورتر بیر لەو پرسە بکەینەوە پێویستمان بە دوواداچوون بە لێکۆڵینەوە بە توێژینەوەی زانستیە ئەبێت ڕەنگە ئەوە بەس نەبێت تۆ چەند ژنێک ببینی لەسەر شاشەکانێ یاخود لە کاتی ڕووماڵکردنە کچان ببینی ژنان ببینی ئەمە تەنها ئەوە نییە کە تۆ بتگەێنێتە ئەو ڕای گەشتبینانە بڕیار بدەیت لەسەر ئەوەی کە ئایا ڕۆڵ و کارامەی ژنان لە نێو میدیایە لە چه ئاستێکایە. ئەگەر ئێمە سەیرێک بکەین کە بگەینە سەر خاڵە گرنگەکان ئایا ئەم هەموو کەناڵی ڕاگەاندنە بە نووسرا و بە بیندرا و بە هەموو جۆرەکانی تر لە هەرێمی کوردستانە هەیە چەندیان بەرپرسەکانیان ژنە ئەمە بۆ خۆی ئەدگەێنێتە ئەوەی کە بڵێ ئایا ژنان تا چەنە لە ناوەندی بڕیاری میدیاییان پرسیارە گرنگەکە و خاڵە گرنگەکە ئەوەیە کاتێک ئەتوانین باسی کاریگەری زیاتر و جددیتری میدیا بکەین بەسەر کۆمەلگا و بە تایبەت بەسەر ژنانە کە ژنان لە ناوەندی بڕیاری میدیایی بن ئەوان استراتیژە و پلانی میدیایی دابڕێژن. بەڵێ ئاڤان خان بێگومان ژنان هەر لە ڕابردۆ تا ئێستا جێدەستی زۆریان هەبووە لە ناو بواری ڕاگەاندندا ئەمێ باس لەوە بکەین کە هەر لە مێژۆ تا ئێستا بە چه ئاستێکدا ڕۆشتون لەمان کاتیشدا باس لەوە بکەین تا چەند لە ئاستی پێویستدا بۆ بەشداریکردنی ژنان لە ناو ڕاگەاندنی کوردیدا. بەڵێ دیارە هەڵومەرجی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردستان لە تاراوگا ڕەنە ژینگێک و هەڵومەرجێکی ئەوەنە لەبار نەبوو بێ کە تۆ ژنانیش ڕۆڵ و کاریگەری و یاخود کاراییان هەبوو بێ. ئەگەر ئێمە سەیری مێژووی ڕاگەاندنی ڕۆژنامەگەری کوردی بکەین ئەبینین کاتێک ئایلێ و خێزانی بەدرخانیەکان یەکەم ڕۆژنامەی کوردیان لە تاراوگە دەرچوە جێدەستی ژنانی شاتیایە دیار بووە ئەبینین ڕەشن بەدرخان ڕۆڵی هەبووە یاخود لە زۆربەی ژمارەکانە نووسینی هەبووە ڕەنە هەر ئەوەنە بەس بوو بێت کە پاڵپشتی خێزانەکەی بووە لەوەی کە ڕۆژنامەکە ئەگەرچی بە شێوەی پچڕیش دەرچووە توانیویەتی مێژوویەکی پرشنگدار لە مێژووی کوردستان تۆمار بکە. ئێمە ئەگەر بینە سەر قۆناغەکانی دیکەی مێژوو دیارە لە سەردەمی شاخیشە ژنان هەبوونەکە جێپەنجەیان هەبووە لە گواستنەوەی هەواڵەکان یاخود لە گەیاندنی هەواڵەکان بیرمان نەچێ دەیان جار ئەو نامە نهێنی و ئەو پەیام و ئەو نووسرا و کۆنووسی کۆبوونەوەنە بەهۆی ژنەکانەوە گەیشتۆتە ناو شارەکان یاخود بەهۆی ژنەکانەوە گەیشتۆ بە شوێنی دیکە دەیان جار ژنەکان لە بیرەوەریەکانی خۆیانە باز لەوەکەن کە چەندین فشاریان لەسەر بووە کاتێک ویستوانە کۆنووسێکی گرنگ یاخۆت نامەیەکی زۆر گرنگکە لەسەر کردایەتی ڕەنگە شۆڕشەوە نێردرابێ بۆ ناو شار ڕوبەڕووی کێشە و گرفت بوونەوە بەڵام بەداخەوە زۆر جار من گلەیم لەم کەسانەیە کە ئێمە ئەبینین زیاتر پیاوەکان بیرەوەریەکانیان ئەنووسنەوانێ زۆر جار ڕۆڵی ژنەکان لە بیرەکرێ ئێمە ئەبینین ئەو پیاوانەی نووسەر بوونە یاخود ئەو کاتە شتیان نووسیوە تەنانەت ڕۆژنامە نووسیش بوونە پاڵپشتی ژنێک بۆ ئەوەی کە لە خێزانەکە تا سەرپەرشتی مناڵەکان کە یاخود هاوکارت بێ ئەمە بۆ خۆی ڕۆڵێکی زۆر گەورەیە لە هەمان کاتیشە بەڕاستی ئێمە زۆر خانممان هەیە کاریان لەسەر ئەوە کردووەکە مێژووی ڕاگەاندنی ژنان لە نێو شاخ و ئەمانەیە شتی جوانیان کردووە بەڵام هێشتا ئێمە پێویستمان بەوەیە ئەم مێژووە جوانتر و ڕازگۆتر بگوازینەوە. من دەستخۆشی و بەڕاستی قەرزاری هەریەک لە خاتۆ هێرۆ ئیبراهیم ئەحمەدین کە دەیانوێنەی سروشتی جوانی نێو شۆڕشی کوردایەتی بە ئەرشیڤۆی ئێمە بەجێ هێڵاوەکە پێم وایە ئەبێ زۆر بە گرنگیەوە ئێمە بڕوانینە ئەو ئەرشیفە چونکە جگە لەو ئەرشیفە ئێمە زۆر جار ناتوانین
پشت بە سەرچاوی تر ببەستین بۆ ئەوەی کە ڕاستەکانی ئەو کاتەمان بۆ دەرکەوێ. هەوڵی زۆر باشیش ئەبینم ژنان کاریان کردووە لەسەر ئەوەی مێژووی ڕاگەاندنی ژنان بنووسنەوە یاخود لە ونبوون بیان پارێزن هەریەکە لە خات و تابان و خات و کنێر زۆر کاری جوانیان لەم ڕۆوە کردووە. هیوادارم لە داهاتوو ئێمە زیاتر خۆمان سەرەتا ئێمەی ژنان دواتر ئەوانی تر هاوکاری ئێمە بن لەوەی کە ئەو مێژووە پڕشنگدارتر بکەین نەوە دوایینەوە بیگوازینەوە بە تایبەت ئێمە ئێستا بەشی تایبەتی میدیاییمان هەیە لە زانکۆپەی مانگاکان کە ئەتوانێ ئەمە ببێتە کەرستە و سەرچاوێکی زۆر باش بۆ بە دوواداچوونەکان و هەروەها پاراستنی ئەو ئەرشیفە و سەروەتە نەتەوەیی کە هەمانە. زۆر باشە. ئاڤان خان با باسە کلۆ بکەین بەڕێستان باست لەوە کرد کە کۆمەڵێک ژنی سەرکەوت و بێگومان جێدەستیان دیارە لە ناو ڕاگەاندنی کوردیدا و لەمان کاتیشدا کلتور و دابوونەریتی کۆمەڵگەی ئێمە لە کۆندا ڕێگەی نەداوە کە ژنان بەشداری بکەن لە ناو ڕاگەاندندا. ئەمە تا چەند بۆتە هۆکاری ئەوەی کە ڕاگەاندن زیاتر بەرەو پێشەوە نەچێتوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ژنان ئازادیەکی ڕەهایان بدرێتێ و بتوانن لە سەرجەم بوارەکانی ڕاگەاندنا کار بکەن. بەڵێ ڕاگەاندن بۆ خۆی ئازادی و ئازاییەکی زۆر باشی پێویستە. بیرمان نەچێ پیاوانیش زۆر جار لە ڕاگەاندنا ئەگەر بگەڕێیتەوە بۆ ڕابردوو وەک پێویست نین ینی بەشداریان خۆی مێژووی ڕاگەاندنی کوردی ئێمە باسمان کرد مێژوێکی دوور و درێژیە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە هەموو ئەوانەی لە ناو میدیایە کاریان کردووە لەم کاتەیە یاخۆت ڕۆڵیان هەبووە کەسانێکی بە ئەزمون بوونە یاخود ئەکادیمی بوونە. کارکردن لە ڕاگەاندن بۆ پیاوانیش کارێکی هێندە ئاسان نییە. جا چای ئەوەی کە تەوق و بربەستەکانی ژنان زیاترە لە هی پیاوان. کللتوری کۆمەڵایەتی کللتوری دواکەوتی و پیاوسالاری جارێکی تر یەکێکە لە ڕێگرە هەرە گەورەکانی بەردەم ژنان. بیرمان نەچێت خۆی کللتوری کوردی یاخود ڕاگەاندن بۆ کللتوری کوردی ئەوە نە ئاشنا نییە. ڕاست ئێمە باسی ئەوەکەین لە سەردەمی شاخەوە ڕاگەاندن هەبووە هۆیەکانی گەیاندن هەبووە بەڵام ئەو میدیایە ئەکادیمی و پێشکەوتووە نەبووە لەوەی ئێستا لە ڕووی تەکنیک ئەی بینین لە ڕووی پێویستی ئەی بینین. بۆ نمونە جاران ڕەنە تۆ ئەوە نەبەست بوو بێ ژنێک بێژەر بوو بێت و تەنها دەنگی پێویست بوو بێ زۆر گرنگ نەبووە کە تۆ دەرەکەوێیان دەرناکەوێت. بەڵام لە ئێستاە تۆ ئەگەر بتەوێت بەڕاستی میدیا کاربی بەڕاستی ڕاگەاندن کارێکی باشبی پێویستت بە ئازاییەکی زۆر هەیە پێویستت بەوەی هەیە کە بە بەردەوام خۆت پێ بگەێنی لە قۆنە نەوەستی بەڕاستی لە خاڵێکا بڵێیتەوە و من ئیتر میدیاکارم پێویستم بەوە نییە کە زانیاری زیاتر وەرگرم یانشتی تازە فێر ببم. کللتور کاریگەریەکی زۆر گەورەی هەبووە بەسەر ئەوەی کە خێزانەکان بەشێکیان ڕێگەن نەدەن کچەکانیان لە میدیایش بکەن. خاڵێکی تر کە من بۆی بەداخەم بە ئێمە ڕەنە ئەم گلەیە لە خۆمەوە بێ تا هەموو ئەو ژنانەی ترکە لە میدیا کارەکەن بەڕاستی زۆر جار کەمتەرخەم بووینە لەوەی کە بتوانین کاریگەریەکی پۆزتیڤ دروستکەین بتوانین شێوازێک کار بکەین کە ئەم وێنە نەرێنیە نەهێڵین. ئەگەرچی دیسانەوە من ئەیڵێمەوە خۆشحاڵ و خۆشبەختم کە ئەبینم ئێستا ژمارەیەکی زۆر لە ژنان و کچان لە ناوەندە ئەکادیمیەکەن کە تۆ کاتێک لە کۆمەلگایەکی تەقلیدی و کۆمەلگایەکی پیاوسالاری زۆر جار ئەکادیمیە ئەتوانێت ئەوەت بۆ چارەسەرکەن وەک چۆن ئێمە زۆر جار باوەڕمان بە پزیشکێکە یاخود بە پارێزەرێکە یاخود بە دادوەرێکی ژنە ڕەنگەکە ژنان ئەکەنە بواری ئەکادیمیاوە کاریگەریەکی زۆر باشی ئەبێت بەڕاستی لەبەرەوەی کە کۆمەلگا بە چاوێکی تر ئەڕوانێتە کەسایەتی. ئەگەرچی من لەگەڵ ئەوم زۆر جار ئەزمونیش ڕۆڵێکی ئەرێنی ئەبێ لە پێشخستنی کاری تۆ ئەزمموی تۆ بەڵام کۆمەلگای کوردستان بەر ئەوەی کە کۆمەلگایەکی خێڵەکیە کۆمەلگایەکە کە زیاتر باوەڕی بەوە هەیە کە
تۆ کاتێک قسە ئەەکەی ئایا چ بڕوانامێکت هەیە ئەم قسەیەکە یاخۆ ئەم قسانت لە کوێ هێنا لەگەڵ هەموو ئەمانەی کە باسیشم کرد من گەشتبینم کچانێکی زۆر ئازا ژنانێکی زۆر ئازا هاتوونەتە پێش خۆیان پێ ئەگەێنن خۆیان هەوڵەیەن ئەو فیگەرە بن یان ئەو کەسە بن کە بتوانن نمونەیەکی جوان پێشکەش بە کۆمەلگاکەن نمونەیەکی باش پێشکەش بەوە بکەن کە بڵێن میدیا کاری ژنیش ئەتوانێت جێپەنجەی دیار بێ و پەیامی ڕاست و دروست و ورد بگەیەنە. زۆر باشە. ئاوان خان با باسە کلەوە بکەین باست لە ئەوە کرد کە ژنانێکی زۆر لە ناوڕاگەاندنی کوردیدا ئێستا جێپەنجەیان دیارە ئەمە باس لەوە بکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە ئەو کللتور و دابوونەریتە کۆنەی کە لە کۆمەڵگەی کوردیدا هەبووە فرامۆش بکرێت تر کاری پێ نەکرێ ژنان زیاتر بێنە ناو بواری ڕاگەیاندنەوە ئەرکی خێزانەکانیان چییە ئەرکی ژنان خۆیان چیە بۆ ئەوەی کە بتوانن تواناکانیان لە بواری ڕاگەیاندندا پسەپێن و پیشانی بدەن. خۆی بەردەوامی جۆرێکە لەوەی کە تۆ متمانەت بەخۆتە کاتێک ئەم هەموو بربەست و ئەم هەموو کێشە و گرفتە تێ ئەپەڕێنی قۆناغێکی باشت تێپەڕانوە. ڕەخنێکی تر ئێمە زۆر جار ئاراستەی بەڕێوبەرایەتی کەناڵەکانی ئەەکەینەوە یاخود دامەزراوەکانی میدیایەکەینەوە بەڕاستی ئەبێ پرسی ژن وەکو هەموو پرسەکانی تر کە گرنگی پێ ئەدرێ ببێت لە ڕیزی ئەوان بێ کەمتر نەبێ ئەنی لە استراتیژەتی کەناڵەکانە ئەبێ ژن وەکو بەشێکی سەرەکی سیر بکرێت هەر ئەوە نەبێ ئێمە بێژەرێکی ژنەهێنین بۆ ئەوەی کە بڵین بێژەری ژنیشمان هەیە هەر ئەوە نەبێ کاتێک بەرنمەیەکە کەم تەنها لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونوتریژی بەیان 8 مارس بەیان کاتێک کێشەیەک ڕوئەدا ئەبێ پرسیژن لە پلانی استراتیژی کەناڵەکانە جێی ببێتەوە ئەبێ ژن لە ناوەندی بڕیاری میدیایی یابوونی هەبێ ئەبێ کەناڵەکان ڕۆڵیان هەبێ لەوەی کە بە بەردەوام هەوڵی پێگەیاندنی ئەو کادیرەی خۆیان بن ئەو میدیاکاری خۆیان بن من بۆ ئەم خاڵە بۆ هەردوو ڕەگەز هاوڕام بەڵام دەستگرتن بەو سەرمایە مرۆیی کە ژنانی ڕاگەیاندن کار هەیەە بەڕاستی ئەرکێکە پێویستە کەناڵەکان لە ئەولەویاتی کارەکانیان بێ لەبەر ئەوەی کە ئێمە بیرمان نەچێت هەموو ڕۆژێک کچێک نایەتە سەر شاشە هەموو ڕۆژێک ڕاگەیاندن کارێکی ژن پێناگات و بێتە ناو شاشە ڕەنگە و ئازایی نەبێ ڕەنگە و ئازایەتی نەبێ نەتوانێت بەسەر بربەستەکانە زاڵ بێت و بێت لەسەر شاشە یاخۆت کە کەسەعاتیەکی ئاوا بەهێزی نەبێت بتوانێت بەسەر هەموو ئەو کێشە و گرفتە و فشارانە زاڵ بێت و بێت لەسەر شاشە هەواڵ بخوێنێتەوە بەرنامە پێشکەش بکە من دەیان جار لەگەڵ ئەو هاوکارانم قسەکەین بەیەکەوە کە لەسەر شاشە ئیبینم کاتێک پێی ئەڵێم بەڕاستی بەرنامەکەت ئەمڕۆ زۆر سەرکەوتوو بووینە پێم ئەڵێ باوەڕ کە سەرڕای یەک دنیا گرفت و کێشەکە هاتوومەتەهین بەڵام توانی و ئەمە ئەپرسم ئەگەر ئەو فشارانەی لەسەر نەبێت و لە ژینگێکی ئارام بێت و کێشە و گرفتی نێتە ڕێ ڕەنە کەسێکی زۆر 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 سەرکەوتوونە بیرمان نەچێ فشارەکانی سەر میدیاکاری ژن فشاری زیاترن بەهۆی ئەوەی کە ژنان ئەرک و بەرپرسیارەتی زیاتریان لەسرە زۆر جار فشارەکانیش زیاترە لەسەرێ ڕەنە میدیاکارێک دایک بێ میدیاکارێک بەرپرسیارەتی تری لەسەر بێت ئەمانە ڕاستە و خۆ کاریگەری ئەبێ بەسەر ئەوەی کە تاچەنە کەسێکی کارایە تاچەنە ئەو قسە و باس و ناوزڕاندنانە کاری تێناکە ڕەنگە بە تێپەڕبوونی کات زۆر جار بربەستەکان ماندوود بکە ئیتر واز بێنیت ئیتر جارێکی تر دەرنەکەویت ئیتر جارێکی تر ئەو توانایەتیان نەمێنێ کە تۆ هەموو ڕۆژێ لە حاڵەتی ئامادە باشی و بەرگریابی هەموو ڕۆژێ خەریکی ئەوە بیت کە تۆ وەڵامی ئەو خەڵکانە بیتەوەکە ناوت ئەزڕێنن یاخۆت گرفتت بۆ دروستەکەن سەرڕای ئەوەی کە تۆ لە ناو کەناڵەکەتا کێشت هەیە لە کۆمەلگا کێشت هەیە لە ناو ماڵەکەتا کێشت هەیە ئەمانە هەموو ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ وەکو کەسێکی کارا دەرنەکەوی یان لەو کاتانەیە کە پێویستە کارا بیت دەرنەکەوی بۆیە بەڕاستی من زۆر زۆر لەگەڵ ئەوەیان کەناڵەکان
پرسی ژن بە پرسی سەرەکی ببینن، جیای نەکەنەوە، بە پرسێکی لاوەکی سەیری نەکەن، گوێ لە خواست و ویستی کارمەندە ژنەکانیان بگرن، لەبەر ئەوەی کە بەڕاستی ژنانی میدیاکار من زۆر جار ئەڵێم لە پاڵ ئەو ژنانەی ترکە لە شاخە ئەجەنگن هیچیان کەمتر نییە، لەبەر ئەوەی کە فشارەکانیان زۆر زۆرە، نابێ بە شتێکی لاوەکی وەربگرین کە ژنێک هاتۆتە سەر شاشە و تەواو نا هەر ئەوە نەبەست نییە. ژنانی میدیاکار سەروەتێکی مرۆیی زۆر زۆر گەورن، پێویستە ئێمە هاوکاریان بین بۆی وێنێکی جوانتر نیشان بین، وێنێکی جوانتری دیموکراسی لە وڵاتە نیشان بین کە دەیان قەیران و کێشە و گرفتی هەیە. زۆر باشە. ئافان خان سەرڕای ئەم هەموو بربەست و کێشانەی کە بۆ ژنان هاتۆتە پێش لە بواری ڕاگەیاندندا، ئەمە بزانم کە بەڕێزت وەکو ڕاگەیاندن کارێک بە کۆی گشتی ڕاگەیاندنی کوردی ڕۆڵی ژنان چۆن وێنا دەکەیت؟ بەڵێ ئێمە زیاتر دیارە لە وەڵامەکانی پێشوا باسی بربەستەکانمان کرد، کێشەکانمان کرد، دوو لە بەشێکە لە وەڵامەکانیش باسم کرد و ئازاییە و ئەو توانای و بەردەوامی ژنانی میدیاکارەی بینم. بۆ منی میدیاکارێک لە بەرەوەی کە خۆم لە ناو دۆخەکەمە، ینی بەراوردێکی ئەگەر بکەم پێتەڵێم وەکو ئەوەی کە چۆن ژنێک لە شاخا بێت، ژنێک لە سەنگەری بەرگریکردنا بێ، هەمان ڕۆڵ و هەمان کاریگەری هەیە. ژنان لە ئێستاە ئەگەر ئێمە لە ڕووی چەندایەتیەوە باستەوە بکەین، ئەوکەی ڕێژەی یاخود ژمارەی ئەو ژنانی کە لە میدیاکانەکەن زیادی کردووە، بەڵام بۆ ئێمەی میدیاکار، بۆ ئێمە زۆر جار کە خەمخۆری ئەو پرسەین چەندایەتی بۆمان گرنگە. وەکو وتم لە وەڵامەکانی تری ڕابردوش، ئەوەنەی بۆم گرنگە ژنێک لە ناوەندی بڕیاری میدیایی بێت، ئەوەنە بۆم گرنگ نییە دەبێ ژەری ژن لەسەر کەناڵەکە بێت وەکو شتێکی ڕووکەش، ئەوەندە بۆم گرنگە ژنێک بەرنمەیەکی جددی و بەرنمەیەک کە کەناڵەکە بەلایەوە لە بەرنامە پێشینەکانیەتی لەو بەرنامانەیە کە زۆرترین ڕکلامی بۆ کە لەو بەرنامانەیەکە زۆرترین ماندووبوونی ئەکا میوانی باشی بۆ ئەهێنێ، ئەوەم بۆ گرنگە تا ئەوەی کە دەکش لە کەناڵێکا ببینم بێژەر بن و ڕۆڵێکی لاوەکیان هەبێ. ئەم چەند ساڵەی ڕابردوو ئێمە ئەگەر سیرکەین ئەبینین وێزگەکانی خۆپێگەیاندنی ژنان تا ڕادەیەکی زۆر زۆر باش ئاسان بووە، دەیان ڕێکخراو ئەبینم کە لە بواری پێگەیاندن و لە بواری سەرخستنی ژنان لە میدیایە کار ئەکەن. زانکۆ پەیمانگای تایبەت بە میدیامان هەیە کە لەوێژدا ئەمە وێزگێکی زۆر گرنگە بۆ پێگەیاندنی ژنان، چونکە زۆر جار ئەم قسەیە و ئەم بۆ چوونانە و یاخود نمونانەی ئەهێنینەوە بۆ ئەوە نییە ئێمە سەنگەر لە هاوکارە پیاوەکانمان بگرین، بەڵام دایان ڕاگەیاندنکاری پیاو ئەبیندرێکە سەرکەوتونینە و کێشەیان هەیە و گرفتیان هەیە و کاریگەریان نییە و بەرنامەکانیان باش نییە، زۆر زۆر ئاسایە. بەڵام ئەگەر کچێک لە میانەی ڕووماڵکردنی یاخود لە کاتی کارکردنی ڕەنە ناوی نەنین هەڵا بەس بڵین شتێ بکات کە بیری بچێتەوە یاخود لەگەڵ بەرنامەکەی نێتەوە، یەک جێیش خەڵک لە پشت سۆسیال میدیاوە ئەکەوێتە سەنگەرگرتن لێی، ناوی ئەزڕێنێ، هەموو کارەکانی پێشینەشی ئەکاتە قوربانی ئەوەی کە ئەم کەسە هەڵەیەکی کردووە. ینی بۆیە بۆ من زۆر 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 گرنگە ئێمەی ژنان زیاتر پاڵ پشتی یەکتر بین، ئەو وێزگانەی بۆمان هەیە بۆ خۆپێگەیاندنمان فراوانتری بکەین، هەمیشە لەگەڵ ئەوەم کە منی ژنێکە ئێمە ناو میدیاوەیان هاوکارەکانمەوە بەهێزەوە بێن، هەمیشە لە قۆناغی خۆپێگەیاندنا بن. هەروەها شتێکی تر زۆر زۆر گرنگە بۆ من بێدەنگ نەبن کاتێک تۆ ئەخرێتە شوێنێکەوە کە شوێنی تۆ نییە، بەرنمێکی هوەری و ئەیرێتە یان بەرنمێکی فاشنت ئەدرێتێ یاخود بەرنمێکت ئەیرێتێ کە بەلای کەناڵەکەەوە لاوەکیە قبولی مەکە. چۆن هاوکارەکەی تۆ لە بەرنمێکی سیاسیا دای ئەنێن یان لەو بەرنامانە دای ئەنێن کە
لە کاتی گۆڵدن تایما پێشکەشەکرد ینی کاتە زێڕینەکانە با بۆ تۆش ئەم کاتە هەبێ کاتێک خەریکی ئەوەیە کە پێداچوونەوە بە هەیکەلیەی کەناڵەکە ئەکەن کاتێک تۆ پشتگوێخرا قبولی مەکە بێدەنگ مەبە لە ئاست ئەوەی کە تۆ شایانی ئەوەی بچیتە ئەم شوێنە بچیتە بڕۆیتە ترۆپکی بەرپرسیارەتی و دەسەڵات ئەوە نییە بڵێ چۆن ئەڵی بە دەنگێکی نزمەوە گلەی بکەی بڵێ وەڵاهی کە ئەم کەناڵە ئیتر هەر منی لەم شوێنەی خۆم هێشتۆتەوە ناهێڵێ زیاتر پێش بکەوم بەشێک لە هۆکارەکان خۆتی کە بێ دەنگ ئەبی دەنگ هەڵنابڕی لە ئاست ئەو ناداتپەروەرەی لە بەرامبەرت ئەکرێت ئەوە زۆر زۆر گرنگە لەبەر ئەوەی کە کاتێک خۆت لە بەرامبەر مافێکی خۆت بێدەنگ نەبووی کاریگەری زۆر زۆر زیاتر ئەبێ لەوەی کەسێکی تر بێت داوای ئەو پێگەیە بۆ تۆ بکە خۆت گرنگی خۆت ئەتوانی بڕیار بدەیت تۆ لە چ وێزگێکە لە چ شوێنێکە لە چ پرۆگرامێکە ئەتوانی سەرکەوتوو بیت ئەوەشمان بیر نەچێت ینی زۆر جار میدیاکارە ژنەکان جارێکی تر ئەکەونە بەر هەڵمەتی ناوزڕاندن کاتێک بۆ نمونە کارەکەی ئەگۆڕێ یاخود کەناڵەکەی ئەگۆڕێت یاخۆت ئەچێتە پێگەیەکی ترەوە من زۆر جار کچە سەرکەوتوەکان ئەبینم بۆ نمونە پامنێرێکی سەرکەوتویان بەرنمەیەکی باشی هەیەیان شت ئەڵێن ئەوە کچە بۆیە ئەم بەرنمەی وا سەرکەوتووە بەڵام کە لە شتێکە هەڵە ئەکە دیسان ئەڵێن ئەمە ئیتر ژن ئاوایە بە پێچەوانەوە من وای ئەبینم ئەم ژنە سەرکەوتووە ئەم ژنە بەهێزە بەتوانایە بۆیە توانیەتی بەرنمێکی ئاوا سەرکەوتوو پێشکەشکە یاخۆت ئەتوانێ دەستی بگا بە سەرچاوی زانیاری زۆر باش لەگەڵ هەموو ئەمانەیە من ڕوێکی زۆر جوانی ژنانی کورد ئەبینم لە ناو میدیایە کچانێک ئەبینم کە ئەم هەموو بربەست و کێشەیە کاریان تێنا کە بەردەوام بن ئەمە بۆ خۆی بۆ هەموو ئێمەی ژنان سەرچاوی وزێکی زۆر زۆر باشە بۆ ئەوەی کە کاری باشتر بکەین بۆ ئەوەی زیاتر دەست بەم بەهرە جوانانەوە بگرین و هیوادارم لە داهاتوو زیاتر ئێمە پاڵپشتی یەک بین هاوشانی هاوکارە پیاوەکانمان بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی کە پەیامە سەرەکیەکەی میدیا بگەێنین کە گواستنەوەی پەیامی خۆشەویستی و پێکەوەژیان و یەکترویستیە بەو هیواین دەستەکان خۆش بە ئاوان خان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ ئاوان فارس جاف ڕاگەاندن کار و سەرنووسەری گۆڤاری ژن کا بەشێکی ڕاستەوە خۆ لاستۆدەکانمان لا هەولێرە لەگەڵمان بوو بەڵێ ئازارم ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر نمایشی جلوبەرگی کوردی لەلایەن هاوکارمان داسیارە بۆمان ئامادەکراوە با بە کۆبینەری بین و جاتر بەردەوامەبین. ئێمە ئەمڕۆ بەم نمایشە کە جەمعی مشکات لەگەڵ ڕۆیال ئۆفسولی ڕێکمان خستۆ لە سلەیمانی بەهێنانی چەند دیزاینەرێک و کارەکانیان و پێشاندانی ئەو کارانەی کە ئیشی دەستین ئەمانەیە پێشانی هەموو دنیای بدەن بە تایبەتی خواروی عێراق و کوردستانی خۆشمان کە ملەتانی عێراق هەمویان کللتورێکی هاوبەشمان هەیە ئێمە ئەتوانین زۆر سوود لەو کللتورە ببینین بۆ داهاتوومان ئەتوانین وای لێ بکەین ببێتە پردێک بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانمان طبعاً پەیوەندی کورد و عەرەب و نەتەوەکانی تریش لە داهاتووە بۆی بتوانین ڕنگدانەوەکانی ببینین لەسەر ئاستی سیاسی و اقتصادی و هەموو لایەنەکانی ژیان بڵێن بابەتەکان لەسەر جلی ئافرەتان بوو فۆلکلۆری کوردی ئافرەتان بوو و هەنێکیش لە بڵێن جلوبەرگی پیاوان بوو ئەوانش بە نمایشێکی جلوبەرگ بڵێن ڤیسڤالەکان نەخشان. چی جیاوازی تا بوو؟ جیاوازیەکەوەیە کولتوری کوردی لێرە پیشاندرا بە ئەو میوانە عەرەبانەی کە هاتبوون کردوری ڕەسەنی کوردیتیا نمایش کرا. تۆ چیەڵێ لێرە کە هاتی بەشداریت کردووە ینی تا چەند هەستەکەی نمایشێکی جوانتان کردبێت؟
شتێکی زۆر کوردەواریانە و جوان بوو بەڕاستی ینی هەر بەگوێگرتن لە مۆسیقاکە پیشاندانی نمایشەکە فاشن شۆوەکە هەڵپەرکێکە ینی هەر هەمووی زۆر کوردانە بوو هەستێکی زۆر خۆش بوو. گروپی ڕاڵز ئۆف سولی هەستاوین بە دیکۆرێتکردنی کللتوری کوردی لە کارگەی جگەرە بە مەبەستی گەیاندنی کللتوری خۆمان بۆ میوانە عەرەبەکانمان کە لە بەغداوە هاتوون سەرجەمیان ڕێکخراوی ئەکادیمین کە پێگاتۆ لە پرۆفیسۆر و مامۆستای جامیعی زۆر گەورە لە بەغداد پێیان خۆشە لینکێک دروستکەن پەیوەندی دروستکەن لەگەڵ گەنجانی سلێمانی و ئێمەش وەکو گروپی ڕاڵز ئۆف سولی هەستاوین بە دیکۆراتکردنی و هێنانی سەرجەم پارچەکە لە پوریە کوردیەکان لە چەند شوێنێکی جیاوازەوە بۆ نمایشکردنیان و دروستکردنی مۆزەخانەیەکی زیندوو کە یەکێکە لە هەرە شتە جوانەکانی کورد کە هەمانە لێرە تەبعاً دیوەخانمان دروست کردو کۆمەڵێک شتی زۆر زۆر تایبەت و میوانەکانیشمان کۆی بینن زۆر زۆریان پێ خۆشەکە لێرن و حەزەکەن بەردەوام ئەم چالاکیانە بکرێ بە وەرزی و بەردەوام سەردانمان بکەن و ئێمەش کە لە پوری کوردی ببوژێنەوە. لەم پێشنگا زیاتر کەلتوریت بڵێن ڕەسەنایەتی کوردی پێوە دیارە کە زیاتر شتەکان کوردەواریانەیە و تام و چێژی کوردیانی زیاترە. مامۆستای زانکۆ هاتوون بۆ هەرێمی کوردستان بۆ شاری سلێمانی 4 ڕۆژە لێرن دوای تەوابوونی وەرکشۆپەکەیان سەردانێکی ئێرەیان کرد ئەمە شتێکی زۆر زۆر باشە بەڕای من هەم کەلتوری ئێمە بە ناوەندی شارەکانی عێراق دەناسێنێ وەکو خوار و ئەمانە خەڵکی بەسڕایان تایە خەڵکی کوت و عیمارە هەموو شارەکانیان تایە شتێکی زۆر گرینگە ناو بەناوم چالاشیانە بکرێتەوە لە شاری سلێمانی و لە هەموو شارەکانی یاریمی کوردستان. بەڵازانم لەگەڵتان بەرزاوی هەرۆکوتمان لاتەوەری دووەماندا باس لە کتێبێک ئەەکەین بە ناوی کتێبی سەنگاو لە هەکبەی مێژوودا بزانین ئەم کتێبە لاچی پێک هاتوو لە چەند بەش پێک هاتووە لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە تا چەند نووسەر هەوڵی داوە کە مێژوو جوگرافی ئەم ناوچەیە بناسێنێ و لە کاتی نووسینی ئەم کتێبەدا کێشەکانی چی بۆ کار و پرۆژە و پلانی داهاتووی نووسەر چی ئەبێت بۆ ئەم ناوچەیە هەر بۆم بەستەش بەڕێز سەلاح حسێن نووسەر باشەوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە کاک سەلاح سڵاو لێوێ و بەیانیت باش بەیانی بەڕێستان باش زۆر سپاس بۆ ستافی گەلی کوردستان و کەناڵە بەڕێزەکەتان کەناڵی گەلی کوردستان بۆ ڕەخساندنی ئەم دیدارە سەبارەت بە گفتوگۆکردن لەسەر ئەو پەرتوکەی نووسیومە بە ناوی سەنگاو لە هەکبەی مێژوودا. سپاس دەکەم بەخێر هاتیت. کاک سەلاح با سەرتا باسێک لە کتێبەکەتان بکەین بزانین ئەم کتێبە باس لە چی ئەکات و لە چەند بەش پێک هاتووە. بەڵێ ئەم کتێبە لە 9 بەش پێک هاتووە. بەڵێ هەموو لایەنەکانە گرێتەوە لە مێژووی دروستبوونی سروشتی سنووری سنگاو لە سەردەمی شۆڕشەکان ئابووری بە هەروە بێت کۆمەڵایەتی ڕۆشنبیری لایەنی ئاینی تەندروستی و دوا بەشیش گوندەکانە. بەڵێ کاک سەلاح چەنە دویست تا ئەم کتێبە نووسی بە چاپت گیان بڵاوت کردەوە ئەمە بزانم چەندی خایاندووە. ئەم کتێبە 10 ساڵی خایاندووە لە مانگی 11 2010 تا مانگی 11 2020. بەڵێ هۆکاری خاندنی ئەو 10 ساڵە ئەم ساڵە زۆرانە بۆچی ئەگەڕێتەوانێ ئەم ماوە زۆرە. بەڵێ ئەم ماوە زۆرە بۆ ئەو بوو هیچ سەرچاوەیەکی نووسراومان دەست ناکەوت بەمۆیەوە دەبێت بگەڕی کەسە بە تەمەنەکان بدۆزیتەوە و سەردانی گوندەکان بکەی هەتاکو ئەو زانیاریانە کۆ بکەینەوە و بە دۆکۆمنتی بکەین. تر ئەمەش کاتی زۆرەوێ دوای ئەوە گوندەکانمان ئەوە ڕێگەوبانی خراپە ئۆتۆمبیلی باشی منیش لەو جۆر ئۆتۆمبیل نەبووە کە تا بتوانم زۆرتر سەردانی گوندەکان بکەم و هەتاکو بە عەزیەتیش ئەو کەسانم دەستکەوتووە کە زانیاریان لێ وەربگرم ئەوە خۆشم پیشەی خۆمە بووە سەرقاڵی پیشەکەی خۆشم بووم لە پاڵەوەیە وەلو ئەمە پسپۆری من نییە پسپۆریەکەم جیاوازە لەمە من یاسام پسپۆریەکەی من لەبەرەوە ئەو ماوە زۆرەی پێچووە. کاک سەلاح باسێک لەوە بکەین کە هۆکاری ئەوەی کە ماوەیەکی زۆرت پێچووە بۆ نووسینی ئەم کتێبە و باس لەوە بکەین کە ناوەڕۆکی ئەم کتێبە باس لە چی ئەکات ئایا زانیاریەکانی ناو ئەم کتێبە
تەنها دەماودەم گێڕاوەتەوە یاخود زانیاریەک بوون کە پشتت پێبەستون و زانیاریکی ڕاست بوون لەسەر ئەم ناوچەی سەنگاو؟ بەڵێ ئەم زانیاری ئەم کتێبە زۆربەی وەکو گۆڤاری سنگاومان هەبووە وەکو بەرچاوڕوونیەک شتم لێ وەرگردووە ئەوانش هەر دەماودەم وەریان گرتووە. دووەمیش مێژووی چەمچەماڵ ئەوی سەردەمی بەستەنا بۆ سەردەمی شۆڕشی شێ مەحموود کە ئەو بەڵگەنامانە نووسراوە وەریان گرتووە ئەوانەیە بەڵگەنامەی نووسراون وە ئیتر هەمووی ئەوانەی کە دەماودەم وەرمان گرتووە و لە خەڵکی گوندەکان و خەڵکی ناوسەنگا و پیاوە بەتەمەنەکان و هەبووە لە ڕووداوەکانە خۆی بەشدار بووە و یاخود باپیر و کەسوکاریان بۆیان جێڕاوەتەوە دەماودەم وەرمان گرتووە. زۆر باشە. کاک سەڵح با باسێک لە ڕووی مێژووی ناوچەی سەنگاو بکەین. بزانین تا چەند بەڕێزت لە ناو کتێبەکەتدا باست لە مێژووی ناوچەی سەنگاو کردو بە چ شێوەیەک باست لێوە کردووە؟ بەڵێ سەرەتا ئەوە لە بەشی دووەم باسمان کردووە کە یەکەم ناساندنی سنگاوە دووەم مێژووی دروستبوونی سنگاوە. سنگاو سەرەتا ناوی گیوک تەپە بووە یعنی تورکی بووە گردیشین گیوکشین تەپە گرت. دوای ئەو گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ناو دانیشتوانەکەی بووە بە گۆبتەپە بووە بە گۆبتەپە. دوایەوە ئەمە تەنها یەکەم فەرمانگە ناوی گۆبتەپەی وەرگرتووە دوایی بە سنگاو لە 1944ەوە هەموو فەرمانگەکانی ناوی سنگاوی وەرگرتووە. سنگاو لە چیەوە هاتووە لە دوو ناوپێک هاتووە سنگ ئاو ناوچەی سنگاو بەردەڵانیە سنگ ینی بەرد بە زۆریش لە سنگینی فارسیەوە بڵێن وەرگیراوە کە ئێمەی کوردیش لەگەڵ هندو ئەوروپیا یەک زمانین تێکەڵاومان هەیە. سنگ بەرد ناوچەی سنگاو بەردەڵانیە شوێنێکی لێیە بەردەبەلە لە نزیک سنگاو چەند مەترێ تاوێری لێیە بۆ هەڵبەستنی قەبر و دیواری خانوو بەکاریانێناوە لە ئیمام شاسوار لەو بەرەوە هەرکانە بەردی لێ بۆ کەرکک لیان نردووە لەسەر شاخی ئاژداخ چیە ئاژداخ 5 پەیکەری لێ بە بەرد داتاشراوە ئەوە سنگتاش هەبووە ینی بەردیان تاشیوە ئەم بەردانی لێیە ئەمە سەبارەت بە بەردەکە. ئەگەر بگەڕێنەوە سەر ناوی دووەمی ئاو سنگاو لە ناو سنگاو و چواردەوریا 20 کانی و کارێزی تیا بووە لەم کانی و کارێزانە 15یان بۆ خواردنەوە شیاو بووە بەڵام بەهۆی ڕاگواستنی سنگاوەوە هەمووی وێران کراوە و پڕکراوەتەوە هیچی نەماوە. سنگاو یعنی لەو دووناوەوە سەرچاوی گرتووە بووە بە سنگاو ئەمە سەبارەت بە ناوەکەی. مێژووی دروستبوونی سەرەتا سنگاو مێژووی زۆر کۆنا شوێنە گوێ پێی ئەڵێن چاڵە عەباسە لە خوار پۆلیسخانە کۆنەکەوەیە کوپەی ئاڵتونی تیا دۆزراوەتەوە. کاتی خۆی من باوکم بۆی جێڕاومەتەوە لەگەڵ مامی چووە لەوێ بۆمی گێڕاوەتەوە کە وتوێتی ئێرە کوپەی ئاڵتونی تایە ئەڵێ مامم نابینا بووە گەڕاوی نەمان دۆزیێتەوە دوای خۆم چوم کوپەیەکم دۆزیێتەوە گەڵی تیا بووە. پیاوێکی شکاک عەبدوڵای حاجی جەلال ئەڵێن لە بەرامبەر سنگاو شەوەقەدی پێ ئەڵێن ئەوش لەوێ کوپەیەکی دۆزیوەتەوە ئەوش ئەڵێ هیچی تیانە بۆ کوپەکە. خاڵێکی کەش کاتێک فتوحاتی ئیسلام بووە هاتوونە بۆ ناوچەی سنگاو شوێنێکی ئیمام شاسوار بەرامبەر سنگاو لە ڕۆژاوایە لەوێ ڕوبەڕووی سوپای کوردەکان بوونەتەوە ئەو سەرکردەیە لەوێ پێکراوە. اینجا وەکو ناوەکەیان نەزانیوە پیان تۆ شای سوارەکان گوایە وا پێکراوە سەری پەڕیوە بە شێوەی ئەفسانەی خەڵک ئەڵە سەری پەڕیوە بۆ کفری بەڵام لە ڕاستیە ئەبێ ئەوانی لەگەڵ بوون سەریان بردووە و لە کفری ئیسە بە باوە شاسوار ناسراوە و لای ئێمە بە ئیمام شاسوار ناسراوە. کاتە گۆڕانکارێکی زۆر هەبووە لە ڕۆی جوگرافی ئەم ناوچەوە کە لە ئێستادا سنووری جیاوازترە لە پێشتر کە هەبووە. بەڵێ دوای ئەوە گوندێکمانە بووە کەی لە کۆنەی پێڵێن لەسەر چەمی دەرەسوورە لەوێ حەوت ماڵیتیا بووە شێخ حەمەد ساڵح شێخ قادری قازانقایە هاتووە ڕێی کەوتوتە ئەوێ لەوێ ماونەتەوە لەگەڵ ئەو گوندەیە خەڵکی ئەو گوندەیە لەوێ ماوەیە لەوێ بۆ وەکو باوکم بۆی جێڕاومەتەوە پیانی وتووە بە ئەم شوێنە کۆن ئاوەدان بووە بە بارکەین بۆ ئەوێ خەڵکەکەی سەرەتا ڕازی نەبوونە ئەویش شێخ بووە و پیاوێکی پیرۆز بۆ بەلای خەڵکەکەەوە وتێتی ئەگەر نێن دوعاتان لێ یەکەم نزاتان لێ یەکەم ئەوانیش لەگەڵەیە بەپێی ئەو سەرچاونەی دەما و دەمجێڕاتەوە لە ساڵی 1982 هاتوونەتە ئەو شوێنەتیدا جێگیر بوونە. بەڵام لە مێژووی چەمچەماڵە کە لە
مێژووی ئەمیزەکی بەگوەری گرتووە ئەڵێ ئەو مێژووە نادروستە بۆ ئاوادانکردنەوەی سەنگاو بەمانای ئەوەی مێژووی سەنگاو کۆنترە ئەجا چەند گۆڕستانی کۆنی تایە دوانیانین سەردەمی ئیسلامە ئیمام محەممەدی بوخاری لەوەیە ئەو شەر سەرکردەی ئیسلام بووە و گۆڕستانی چاڵە عەباسە دوو گۆڕی تایە لە ناو سەرقەبرانی شێخ حوسێن کە خۆم نەمبینیوە کاک شێخ ڕەزای شێخکەریم بۆی جێڕامەتەوە دوو گۆڕیتەیە ڕووی لە قیبلە نییە ماناوای ئەم شوێنە هەر پێشتر ئاوەدان بۆ زوو شوێنی نیشتەجێبوون بووە. کاتە کاک سەلاح باست لە مێژووی ناوچی سەنگاو کرد ئەمە بزانم کە تا چەند لە کتێبەکەی بەڕێستانە گرنگی درا بە مێژووی ئەم ناوچەیەوە مێژووی ئەم ناوچەیە باس لە چی ئاکات؟ مێژووی ئەم ناوچەیە باز لە هەموو لایەنەکانەکە بە تایبەتی لە شۆڕشەکانە بەشداریان کردووە ئەو ڕووداوانی بەسەر ئەم ناوچەیە هاتووە اینجا ئەوەی لایەنی ئابووری ئەم ناوچەیە کە چەند دەوڵەمەنە بە سامانی سروشتی هەروەها لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە هەموو تیرە و هۆزەکانی ئەو چواردەوری سەنگاومان تیا باس کردووە دوایەوە ڕەوشی ئاینی کە هەموو مزگەوت و گۆڕستان و نزارگە و تەچیە و خانەقاکان لەوە کۆڵێتەوە تەوەری ئەوەی تەندروستی کە کاتی خۆی وەکو ئێستا لایەنی پزیشکی زۆر پێشکەوتوو نەبووە بە دەرمانی کوردەواری خەڵکیان چارەسەر کردووە چەند پزیشکێکی ملی هەبووە و ناوی هەموویمان هێناوە بە جۆری دەرمان و ئەوە زۆر باشە. کاک سەلاح با لە ڕووی شۆڕشەوە باس لە بناوچەیە بکەین ئەمە بزانم کە لە ڕووی شۆڕش چۆن بووە و تا چەند هەوڵتاندا و بەڕێستان لە کتێبەکەتداندا باس لە شۆڕشی ئەم ناوچەیە بکەن لە ڕووی شەهید لە ڕووی بێگومان ئەم فالکراوەکانی ئەم ناوچێت تا چەند هەوڵت داوە کە بەشێکی تایبەت هەبێت بەم باسە. بەڵێ دیارە ناوچەی سەنگاو لە سەردەمی شێخ مەحموودەوە لە شۆڕشەکە بەشداریان کردەوە ئەمە لە بەشی دووەم لە بەشی سێمە باسمان کردووە ئەوەش دوو باسە باسی یەکەم ڕۆڵی خەڵکی ناوچەی سەنگاوە لە شۆڕشی شێخ مەحمووە کە بەشداریان کردووە و تەنانەت لە شەڕی شوعێبە شەهیدیان ناوە شێخ میرە سوورە خەڵکی هەشەزینی لەوێ شەهید بووە مەلا جەلالی عینکە بەشداری کردووە لەوێ لە شۆڕشی لە شەڕی ڕووسەکانە خەڵکی سەنگاو دژی ڕووسەکان جەنگاونوە چونە بۆ خۆرهەڵاتی کوردستان عەزیز محەممەد مستەفا خەڵکی گوندی تەپە عارەب لەوێ شەهید بووە لە کۆماری مەهاباتە خەڵکی فەقی مستەفا و کۆی بەشداریان کردووە و لەوێش زۆر بە باشی بەشداریان کردووە دوای ئەوە باسێکی تری هاتنی شێخ مەحموودە بە ناوچەی سەنگاودا هاتوۆتە گوندی بانیمۆر چوە بۆ شەڕی ئاوباریک لەوێ ئەو دوای ئەوە حکوومەتی ئینگلیز پێیزانیوە بردومانی کردووە دوای شەڕەکە شێخ مەحموود گەڕاوەتەوە بۆ گوندێک نزیک لە سەنگاو درۆزنە کە گوندی سەنگاوە سنووری سەنگاوە لە کەڵبەزێک لای داوە لەوێ بۆ خەڵکی گوندەکە هاوکاریان کردووە حکوومەت ئینگلیز بەمەی زانیوە بردومانی ئەو گوندەی کردووە و بەو هۆیەوە کەسێک بە ناوی مەحموود کاکە عەبدوڵڵا شەهید بووە سێ کەسی تر بریندار بووە و جارێکی تری شێخ مەحموود لە دەستبەسەری کە ڕزگاری بووە هەر بە ناوچەی سەنگاوە هاتوۆتە نزیکی ئەو گوندە کوونە قاچاقی پێڵێن لەوێ بوو لە سەنگاوە دەربازیان کردووە دوای ئەوە شۆڕشی ئەیلول خەڵکی ناوچەی سەنگاو لە شۆڕشی ئەو لە هەر سەرەتا پێشوازیان لێکردەوە چەندین سەرکردە و سەرۆک هۆز و کەسایەتی دیار پێشوازیان لە شۆڕشی ئەیلول کردووە و وەکو فەرماندە بەشداریان کردەوە لە شەڕەکانە بەشدار بوونە و هەر لەو ڕۆوە ناوچەی سەنگاو زەرەر و زیانی زۆر بەرکەوتووە و دانیشتوانەکەی ناچار بوونە کوونەتەیارە دروستکەن بەیانیان زوو سەر لە هەموو سەر لە بەیانیە خۆیان لە کوونەتەیارە بشارنەوە لە ترسی بردومانی فڕۆکە. کاک سەلاح باست لەوە کرد کە کۆمەڵێک خەڵکی بەتوانە دەستیان لە شۆڕشی ئەم ناوچەیەدا هەبووەوە زۆرێکیشان لە ئێستادا شەهید بوون ئەمێ بزانم کە بەڕێستان هەوڵتان داوە لە کاتی نووسینەوەی ئەم کتێبەدا سەردانی خێزانەکانیان بکەن بۆیە تەواوی زانیاریەکان لە دەمی ئەوانەوە ببیستن. بەڵێ سەردانیانمان کردووە و ئەوانی دۆزیومانەتەوە کەسایەتیان ماوە دیارە خەڵکی سەنگاو لە دوای ئەنفالەوە بڵاو بوونەتەوە دۆزینەوەیان تۆزێ ئەستەمە گەڕاوین ئەوانەمان دۆزیوە تۆ پرسیارمان لێ کردووە کە ڕۆڵی ئەم کەسایەتیانە چی بووە چۆن چۆنی بووە لە ناوچەی سەنگاوە چالاکییان چۆن بووە تەنانەت هێزێکی سەنگاو قەرەداخ کە زۆری پێشمەرگەی سەنگاو بووە
لە شەڕی قاتەکانی کفری بەشداریان کردووە و چەندین شەیدیان لەوێ داوە. زۆر باشە. کاک سەلاح لە ڕووی سامانی سروشتیەوە ئەمە بزانم کە ناوچەی سەنگاو پشتی بە چ سامانێک بەستووە بە دەر لە نەوت کە لە ئێستادا پشتی پێبەستووە. بەڵێ ناوچەی سەنگاو جگە لە نەوت دەوڵەمەندە بە کانزا. بەڵێ یەکێکیان لەوانە خوێیە گەچە گۆگردە. بەڵێ خوێ لە خوێڵێن بووە. خوێڵێن لە سەردەمی عوسمانیەکانەوە سوودی لێوەرگیراوە. فەرمانگەیەکی گەورەیان لێ دروست کردووە. دوای ئەوە خوێکە پێگاتوە ئەنجا کلۆرۆدی سۆدیۆم لەو خوێ لە ساڵ 1970 و سیویەکە ئەو نەزۆرە. ئەو خوێیان کردووە بە جوێنیەوە لە کۆتاییە ئەمەە بەرهەمی زۆر بووە فەرمانی کڕین و فرۆشتنەکەی لە مووسڵەوە هاتووە لە شاری مووسڵ لە بانجەباری و لە ئاوەسپی و لە چەمچەماڵ و ناوشوانەوە هاتوونە کڕیویانە بە قافڵە بردویانە بە تاسوڵجا هێنایەنە بۆ سلێمانی بۆ فرۆشتن. ئەنجا بەهۆی ئەوە بنکەی پۆلیسی لێ بووە گومرچی لێ بووە سەرپەرشتیاریان داناوە تا ساڵی 1960 ڕووداوی شۆڕشەکان و ئەوانە ئەو دەسەڵاتیەکانی حکوومەتی عێراق بەڕێوەبردووە دوای ئەوە کەوتۆتە دەست شۆڕش. ئەمە خوێیەکە. دوایەوە گەچ خوێش ئەنجا وەشمان بیر نەچێ لە میرەی حەوزەوار هەیە خوێاوەکەی لێ لە بینی گوندی میرەی حەوزەوار و میرەی حەماسەنا خەڵکی ئەو گوندەکاتی خۆی لیان هێناوەتە دەرەوە هەنێ گۆلیان بۆ دروست کردووە سیرەکەن ئەمەش پێکادەی کلۆریدی سۆدیۆمی تایە ئەبێتە خوێ لەبەرەوە پەیوەندیان بە سەرکردەی شۆڕشی ئەیلولەوە کردووە کە ئەمە سوودی لێوەربگیرێ ئەو دوایەتی ئێمە لە کاتی شەڕ و ئاشتیان ناتوانین و دوای نەوتویەکیش چەند ڕێکخراوێک هاتووە توێتی دیایەتی ئەبێ لەسەر حسابی خۆتان بێ و کاتەش گرانی بووە وازیان لێنەوە. سەلاح باست لەم هەموو سامانە سروشتێ کرد کە لەم ناوچەیەدا هەیە ئەمەوێت بزانم کە لە ئێستاشدا ناوچەی سەنگاو بە هەمان شێوە وەکو جاران وەکو مێژووی خۆی پشتی بەم هەموو سامانە سروشتێ بەستۆ یاخۆت لە ئێستادا کەمتر بووەتەوە. هەر لە ئێستادا بگرە جگە لە خوێەکە هیچی نەماوە. گەچە بووە سامانێکی ترە کوورەی گەچ کە ئەوەش هەر لە خوێڵێن دایرێکیان بۆ داناو فەرمانگەیە بە ناو دایرەی گەچەوە ئەوە نەماوە. لە بەرامبەر سەنگاو دوو کوورەی گەچە بووە هەفتانە هەژدە بۆ 14 بۆ 18 عەرەبانە گەچیە بووە 20 تا 25 کرێکار ئیشی تیا کردووە بۆ سلێمانی و قادرکەرم و چەمچەماڵ و ئەمانیان لێ ناردووە ئەوەنە بەرهەمەکەی زۆر بووە چەندین بینا لە ناو سەنگاوە بەو گەچە دروست کراوە. ئێستا ئەوە بووە بە ڕێگا و کوورە گەچەکان نەماوە. ترشاوەکەمانەیە ئەویش کانزایەکی ترە گۆگرد لای ئاوەسپیە کە خەبیری بەریتانیا هاتووە پشکنینیان بۆ کرد خۆم لەگەڵیان ناچووم کەەوە گۆگردەوە شوێنێکمانەیە پێڵێن ترشاوەکە ئەمە بۆ هەستیاری زۆر زۆر باشە خەڵکی ڕوان لەوێ خۆیشوە بەڵام هێشتا ئەوەش وەکو فەرمی هیچ سوودێکی لێ وەرنەگیراوە و تەنها خەڵک خۆیان ڕوان. کاک سەلاح بەپێی ئەوەی کە بەڕێستان باست لەوە کرد کەم ناوچەیە زۆر خاصەتی جوانی تیا هەیە بەڵام ئەبینیت کەم ناوچەیە پراوێ سخراوە هۆکاری ئەمە بۆ چێگەڕێتەوە بەڕێستان لە کتێبەکەتاندا باستان لەم لایەنە کردووە؟ بەڵێ گەرچی لە ڕابردوودا سەنگاو لە ژێر دەسەڵاتی حکوومەتە داگیرکەرەکان نبووە بەڵام کە پەریاوی سخراوە بەڵام لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستانە و لە دوای ڕاپەڕینەوە هیچ گرنگێکی بەم ناوچەیە نەداوە کە ئەم ناوچەیە قوربانی زۆری داوە لە هەموو شۆڕشەکانە ئەنفالێکی زۆر کە ئەنفال مەرام و پلانێکی داگیرکەرانە بووە بۆ پاکتاوکردنی نەژادی کورد و ئەم ناوچەیە گۆزەرێکی کەمەرشێنی بەرکەوتووە ئەو گوندانە جگە لە تاڵانکردنی سەروەت و سامان و لە دەستدانی سەدان ئازیز و خۆشەویستیان هەموو گوندەکان ڕووخاون و ئەم گوندانە ڕێگەوبانیان خراپە لە ڕووی تەندروستیەوە هیچ خزمەتی گوزارێکی تەندروستی نییە و ڕۆشنبیریەوە کەمتر قوتابخانەیە با ئەوەش دان پیابنین کارەبایان هەیە بەڵام ڕێگەوبانیان زۆر زۆر خراپە هی سەردەمی کۆنا دوای ئەوە ئەم گوندانە کێشەی سنووریان هەیە هەر لە کۆنەوە لە کۆنەوە کێشەی سنووریان هەیە بە چەکی قورس پەلامار یەکتردن حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک بە دوچوون بۆ ئەو پرسە ناکە و چارەسەری ئەو گرفتەی نەکردووە هەرچەندە ئەم ناوچەیە
ئەگەر بەهۆی شۆڕشەوە نەبووایە زیانی ئەوە نەبەر ناکەوت پێش شۆڕش هیچ کەسێک لە خەڵکی سەنگاو نەکوژراوە و هیچ گوندێک تێک نەچووە. ئەم ئازیادی ئێستاش کە لە بەردەستایە بەهۆی هەلومەرجی نێو دەوڵەتیەوە بووە ڕاستە شۆڕشیش ڕۆڵی هەبووە و ڕێخستنەکان و جەماوەری کورد ڕاپەڕینی کردووە بەڵام بەهۆی هەلومەرجێکی نێو دەوڵەتی و شەڕی کۆیتەوە بووە لە بەرامبەر ئەوەدا ئەم ئەزمونە دروست بووە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک ئاوری لەم ناوچەیە نەداوەتەوە پشتگوێ خستەوە. بەداخەوە کاک سەلاح ئەمە باسێک لەوە بکەین زۆربەی نووسەرەکان لە کاتی نووسینی ئەو کتێبەی کە ئەیانوێت و خەریکی نووسینین کێشەی زۆریان بۆ دروست ئەبێت. ئەمێ بزانم کە بەڕێستان لە کاتی نووسینی ئەم کتێبەدا کێشەکانت چی بووە کەوای کردووە ئەم کتێبە زووتر بگەێنرێتە بەرچاپ و وە کێشەکانی بەڕێزت چی بوون؟ وڵا کێشەکانم ئەوە بووە من خۆم سەرقاڵی کاری خۆم بوومە ئەوە یەک بەڵام زۆر جار ئەوەم فرامۆش کردو هاتوومە بە دوای ئەمەیە و زۆر نووسەر و لێکۆڵەرەوە گەڕاوە نووسینی کردووە بەڵێنی بە خەڵکەکە داوە کە کارتان بۆکەین لەبەرەوە ئەو خەڵکە پێشوازی گەرمیان نەکردووە لەو ڕۆوە کە پێشتر بەڵێنیان پێداوە وانزانیوە کە ئیش و کاریان بۆ بکرێ و ئەوانە و من زۆر خەڵگەیە کە پەیوەندیم لەگەڵا کردوێتی کاکە ڕێگەوبانمان خراپە من هیچ دەسەڵات دەنگێت تەنا ئەمە بۆ خزمەتکردنی ناوچەکان نووسم و خەڵکی بەتایبەتی کە چوون بۆ گوندەکان دوایی زۆر پێشوازی گەرمیان لێ کردو میوانداریان کردومە کە پێم وتووە من پرۆژەیەکی وام هەیە ئەمە دیکۆمنتەکەم ئەم دەما و دەمانە ئەم ڕووداوانە و بەڕاستی خەڵکەکە و خەڵکی ئەو گوندانە زۆر پێشوازی و میوانداری و خزمەتیان کردومە و ئەو ڕاستە بەبێ کێشە و گرم نابێ بەتایبەتی من خۆم ئۆتۆمبیلم پێ نەبووە کاک بەرزان حەسەن بەرزان میرەی بە ئۆتۆمبیلەکەی خۆی هەموو گوندەکانی گەڕانومە لە حسابی خۆی بنزین هەموو شتێک لێرەوە زۆر سپاسێکم دەستخۆشیان لێەکەین. کاک سەلاح وەکو دواوین پرسیارم ئەمێ باسلەوە بکەین کە کار و پرۆژە و پلانی بەڕێستان چییە بۆ ئەم کتێبە ئایا بەشی تری ئەبێت لە داهاتوودا؟ بەڵێ ئەگەر زانیاریمان زۆرتر دەستکەوێ بەنیازین ئەمە بکەینە بەرجێکی کەی بۆ زۆرترکەین و زیادکەین بکەینە بەرجی دووەم ئەگەر زانیاریمان دەستکەوت و شتێکمان لاون بوو بوو وەرمان نەگرتە بوو هەوڵدەین بگەڕێین بە دووادا چوون بکەین. بەدەر لەم کتێبە هیچ پلان و پرۆژێکی ترت نییە؟ بەڵێ هەر لەم کتێبە دەوروبەری 20 لاپەڕا لەسەر ئەنفالەکان نووسی بووم بەڵام ئەوم جیا کردەوە وتم با ئەوە پەرتوچێکی سربەخۆ بێ هەوڵە دەم لەمەولا گوندەکان هەمووی بگەڕێم بە وێنە و بەناوەوە بیکەمە پەرتوچێکی سەربەخۆ. دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ زانیارەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز سەلاح حسێن نووسەرکە بەشێکی ڕاستە خۆ لەگەڵمان بوو. بەڵێ عەزیزانم ناوبڕێکی کورت و دواتر بەردەوام بین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامین هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لاوە ئەەکەین کە چۆن ببینە خاوەن کاری خۆمان سەرتا باس لە بێکاری ئەەکەین زین بێکاری چی و هەمان کاتیشدا باس لە ئەرکی تاک ئەەکەین بۆ ئەوی کە بتوانێت پەرە بەتوانەکانی بدات و بێتە خاوەنی کار و ئەرکی حکومەت و کەرتی تایبەت چیە لە بەرامبەر ئەوەی کە بتوانن کارێکی زۆر بۆ ئەو کەسانە بدۆزنەوانێت کە لە ئێستادا بێکارێکی زۆر لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە هەر بۆ مەبەستەش بەڕێز هەردی مستەفا ئەندازیار و خاوەن کار باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاگەردی سڵاو لێوە بەیانیت باش بێت بەیانیت باش سپاس دەکەم بە خێراتی سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆمان کە مەسەلەی کار و بێکاریە کار خۆی لە بنەڕەتە جوهدێک یا توانایەک یا کاتێکە کە تۆ سەرفێکەی لەسەر مەسەلەیەک لە پێناوی بە دیهێنانی داهاتێکە ئەو داهاتە چ مادی بێ چ معنەوی بێ ئەیگرێتەوانێ طبعاً ئەوەی ئەمڕۆ لە دنیا ئەبینرێ بە عام و بە تایبەتیش لە وڵاتی ئێمەیە کە جۆرێک لە سیستمەکانی ڕەنگە لە پاشتر بێت لە چاو دنیای گەشە کردووە کێشە ئەساسیەکە کە دروست بووە کێشەی بێکاریە یعنی مرۆڤ لە یەکەمی ڕۆژەکانی دروستبوو نێوانێ لەسەر ئەم هەسارەیە یەکەمی شت کە بیری لێ کردوێتەوە چۆن بژێوی دابینکە چۆن بژی ئیتر شێوازی ژیانەکان چۆن گۆڕاوە لە کابرایەکەەوە کە ڕای کردوێ بە دوای کەروێشێک ئاسیەکە لە شاخێکە هەتاوەکو گەیشتۆتە سەرەوەی چۆن بتوانێت بەردێک بکە بە کری مامەڵە و نەخشێکی لەسەر هەڵبکەنێ هەتا گەیشتۆتەوەی بتوانێت زێ ڕۆزی بدۆزێتەوە و دواتر گەیشتۆ بەم ڕۆژێک کە توانیوەتی پارە دروست بکە و پارێکی چاپکرا بخاتە بازاڕەوە و وەرەقەیەکی نەقدی بۆ مامەڵە بەکاری بێنێ بەردەوام شێوەی کاریش لەگەڵیا گۆڕاوە چکە مامەڵەکردن گۆڕاوە تاوانەوەی ئەمڕۆ هەیە لە دنیاە کێشەی بێکاری کێشەیەکی دنیاییە کێشەیەک نییە بڵێ تایبەتە بە زۆنێک تایبەتە بە شوێنێک لە دنیاە شکە لە سەردەمی ئەمڕۆیە هەموو شتەکان بە یەکەوە بەسراون دنیای پێشکەوت و دنیای دواکەوت و دنیای سێ و دنیای یەک و دوو هیچی لە یەکتری دابڕاو نییە تەسیراتی بڕیارێک لەو سەری دنیا لەگەڵ ئەم سەری دنیاشا کاری خۆیانێکێ لە مشکیلەکانی بێکاری و ئەوەی کە خەڵکێکی زۆر زۆر لە دنیای ئەمڕۆ بێکارن تاوان دانیشتوان بەردەوام لە زیابوونە هەڵکشانێکی زۆر زۆر ئەویش لە نەتیجەی گەشەکردنی کەرتی تەندروستیەوە لە دنیا کە خەڵک ئەمڕۆ مەسەلەن ناوەندی تەمەنی باشترە تەمەنێکی زۆرتر ئەتوانێت کار بکە و لەوانێ سیحەتی خەڵک بەهۆی کۆمەڵێکدا و دەرمان و کۆمەڵێک تەکنیکی تەندروستی کە دۆزراوەتەوە ئەمڕۆ خەڵک زیاتر بژیوە زیاتر بتوانێت بە سیحەتێکی باشەوە بمێنێتەوە کە ئەمە مای دڵخۆشیە بەڵام دیوێکی تریش کە دانیشتوان بەردەوام ڕێژەکەی لە هەڵکشانە کەواتە لێرە کێشەیەک بۆ ئابووری دروستە بێت ئەو بازاڕەیە کە کۆمەڵێک کاڵاو بەرهەم و سەرمایەی تایە ئەم سەرمایە و کاڵا و دەسیکار و هەلیکاری کە ئەو پێویستێتی وای لێت لە خوار پێویستیەکانی خەڵکەوەیە ئەنجا ڕێژێکی زۆر لە خەڵک ئەکاتە دەرەوە لایەنێکی تر تەکنەلۆژیا بە خێرایەکی سیر گەشاکە ینی وای لێت زۆرێک لە پۆست و وەزیفەکانی پێشووتر ئێمە ئەمڕۆ خەریکە ناوەکانیشیانمان بیرەچێتەوە بە حکمەوەی تەکنەلۆژیا جێگەی ئەمانەی گرتوۆتەوە بە سیستمێکی ڕۆبۆت بە سیستمێکی ئینتەرنێتی نازانم بە سیستمێکی پرۆگرام کراو تۆ ئەتوانی ئیشی هەزارەها کەس بەڕێکی کە جاران لەوانێت تۆ پێویستە بە دەمەڵزە بوو بێ لەو جێگەیە ئەمانە هەمووی جۆرێک لە بێکاری لە دنیای دروست کردو هۆکارەکان بۆبوونی بێکاری بەڵێ یعنی یەکێکی کەش لە هۆکارەکان دواتر لەم زەمانەی ئەم ڕۆمانە مەسلەی کۆرۆنا و داخستنی بازاڕەکان و داخستنی سیستمە بازرگانیەکانی دنیا دیسان کێشەیەکی کێ ئەمانە کۆمەڵی معادلەی دنیاین کە بەڕێوەچن ینی بە دەرن لە ئیرادەی حکوومەتەکانیش بەڵام ئەوەش نییە کە حلی نەبێت زۆر باشە دەستەکانە خۆش بە کاکردی گەڕێم و لای پارێزت بەڵای ئازانم راپۆرتێکمان هەیە لەسەرەوەی کا دوو گەنج پرۆژێکی تایبەتیان هەیە با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین
پرۆژەکە بیرۆکەی دوو گەنجە. بۆ ئەوەی بێکار نەبن هەلیکاریان بۆ خۆیان دۆزیوەتەوە. ڕۆژانە خەریکی بەخێوکردنی پەلەوەری سەلوان. بە کوردیش چەند ناوێکی هەیە و بە کوڵەفڕە ناو دەبرێت. گۆشت و هێرکەکەی دەفرۆشن. هەموو ڕۆژێک ئەبێت هێرکەکەی کۆکەنەوە و دەخرێتە بازار. پرۆژەکەمان ناو لێناوە پرۆژەی پەلەوەری سەلوا و ناوەکەشی هەر لە قورئانی پیرۆزە وەرگیراوە، بەڵام لە کوردیا ناوی زۆرە، هەوێردی پێڵێن، کەرەواڵەی پێڵێن، کوڵەفڕی پێڵێن. دەرچووی پەیمانگام بەشی میکانیک سلێمانی زیاد لە ساڵ و نیوەکە بێ بیرۆکەی ئەم پرۆژەیەمان بۆ هاتووە کە پێش ساڵ و نیوەکە دەستمان پێکرد سەرەتا ئەم جۆرە هەوێردەیەکمان هێنا، هەوێردەی کوردی بوو و حەجمیان بچکۆلە بوو، هێلکەکانیشیان بچووکتر بوو، کەمتری هەکرد. بەڵام لە ئەسنای ئەم ساڵ و نیوە توانیمانە پەرە بە پرۆژەکە بین. علەف و خواردنی تایبەت دەخۆن. بە پێی توێژینەوەکان هێلکەکەی سوودی خۆی هەیە. پەیمانگە زانستی کۆمپیوتەرم تاوا کردووە. مای ساڵ و نیوەکە لەگەڵ کارپێشەوەیە دەستمان کردووە بەم پرۆژەیە. پرۆژەکەمان پرۆژەی پەلەوەری سەلوا بۆ بەخێوکردنی پەلەوەری سەلوا. سوودمان لە هێلکە گۆشتەکەی وەرگرتووە بۆ فرۆشتنەوەی. ئەم بیرۆکەیەمان لە دوای تەخەڕوجکردنمان هەر کەسە پێویستە بچێ بەلای ئیشی خۆیەوە. ئامانجی ئەم گەنجانە ئەوەی لەم بارودۆخەی کوردستان بێکار نەبن، هاوکات خاوەن پرۆژەش بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوین کاکەر دیگەرم وڵای بەڕێزت وەک بینیمان لە راپۆرتەکەدا ئەم گەنجانە بەبێ ئەوەی کە پشت بە حکوومەت ببەستن هەستاوان بە دروستکردنی ئەم پرۆژەیە تا چەند گرنگە ئەگەر گەنجێک لە تواناییدا هەبوو پرۆژێکی وادا بمەزرێنە بۆ ئەوەی کە بتوانێت هەم لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە کار بۆ کەسانی تریش دابین کە هەمیش بتوانێت تواناکانی خۆی بەگەڕ بخات. خۆی ئەو مای دەستخۆشیە بەڕاستی دوو گەنج کە خوێنەوارێکی باشیان هەیە شەهادەیەکیشیان تەواو کردووە، بەڵام ئەمڕۆ تەنیا پشتیان بەو سەرچاوەیە نەبەستووە. یعنی هەنێک سەرمایە ڕەمزی هەیە کە ئینسان بەدەستیێنێ لە ژیانیا زۆر جار بکوژە بۆ کارکردن. بۆ نمونە زۆرێک لە گەنجانی ئێمە ئەمڕۆ ڕەنگە زۆر کاری باش هەبێت لە وڵاتەیە بتوانن بیشیکەن و داهاتیشی پێوەرگرن و ژیانیشیانی پێدابینکەن، بەڵام ناچن بیکەن لە هەمان کاتە لە وڵاتێکی دەرەوە کە بە هەزار مەینەتی ئەیگاتێ لەوانەیە بچێ بیکا و زۆریش دڵی پێی خۆش بێت. تاوان بەشێک لەوەش پەیوەندی هەیە بە مەسەلەی بوونی یاسای کار و سەقامگیریەوە. باشە کە ئەم دوو مەسەلەیە زۆر زۆر ئەساسین. ئەوەی کە ئەوانە کردویانە بەڕاستی شتێکی جێگەی دەستخۆشیە و دەیان و سەدان پرۆژەی تریواشمان هەیە. یعنی ئێمە ئەوە نادیدە نەگرین بەڕاستی گەنجێکی زۆرمانی هەوڵی باشیان ناوە، کاری باشیان ش بۆ خۆیان دابین کردووە یا ئەوەتە بۆ خەڵکیی تریش کە بەهۆی ئەوانەوە کەوتۆتە سەر کار و جۆرێک لە چم و جوڵ دروستەکە. تاوان شتێکەیە پێوترێ جوڵەی ئابووری. ئەم جوڵەی ئابووریە بەشێکی زۆر لە فرسەتەکانی کار ئەلێرایە. باشە ئەویش بەهۆی چیەوە؟ بۆ نمونە کەسێکی وەکو ئەوان ئێستا هەستاوە بەوەی شوێنێکی وای دابین کردووە چەند باڵندەیەک بەخێوەکە هێلکە و گۆشتەکەی ئەفرۆشێتەوانێ باش، بەڵام لەم نێوەندەیە کۆمەڵی خەڵکی ترەتوانن سوودمەند بن. باشە ئەویش بەپێی چی؟ بەپێی یاسایەکی کار کە بتوانێت سیستمی قۆڕخکاری ڕاگرێ کە ئەمە ئەکەوێتە سیستمی ئەرکی حکوومەتەوە. کابرا ئەگەر بۆ خۆی ئەو شەڵگەی هەیە و بەرهەمێک بەرهەمێنێت باش نییە، لە هەمان کاتا گواستنەوەکەشی پێویست ناکە ئەو بێت کەسێکی کە بێت کەواتە هەلێکی تری کاردابین بوو کە کەسێک خەریکی گواستنەوەیە، نەخێر کەسێکی کە خەریکی معمەلێکی ئاڵفی ئەو جۆرە پەلەوەرانەیە و دیسان هەلێکی تریش دروزە بێ. بەڵام بەداخەوە جۆرێک لە قۆرەخکاری لە سیستمی بەڕێوەبردننی ئەم وڵاتی ئێمە بەعامە هەیە و لەم هەرێمەشا بە تایبەتی زۆر زاب بۆتەوە. ئەویش ئەوەیە تاکە شوێنێک یا تاکە مەرجعیەتێک وای لێت هەموو جونگە ئەساسیەکانی ئەو کارانە کۆنتترۆڵەکە کە ئەبێ بکرێت کە لە واقعی حیاتی عامە ئەم شتە شتێکی زۆر زۆر غەڵەتەوە. ئەمە بۆ بە سەبەبێک کە ئەسڵەن دەستی کار و هەلیکار نەماوە، یعنی وای لێت بە کەمترین دەستی کارەوە توانێت بەڕێکا بۆ لە بەروی هەموو شتەکان خۆیەتی
ئەگەر لە هەر یەکێکی نیسبەیەکی زۆر کەمیشی بۆ بگەڕێتەوە دوجار هەر لە یەک دەغیلەیەکەوە بێتەوە کەواتە پارە لە یەک شوێن کۆ بێتەوە. کاتە کاکردی ئەرکی حکوومەتیە لە بەرامبەر ئەو کەسانەی کە خاوەن بیرۆکە و پرۆژەی خۆیانن پێویستە چۆن هاوکاریان بێ بۆ ئەوی کە بتوانن پرۆژەکانیان گەورەتر بکەن و خەڵکی زیاتر بخەنە سەرکار. خۆی بۆ ئەوە ئەمە طبعاً قسە زۆر هەڵەگرێ ینی مەوزوعاتێکی زۆرەگرێتەوانێت پەیوەندێکی زۆری بۆ هەیە کە ئێمە تا ئەمڕۆ سیستممان چی بۆ پەروەردەمان چی بۆ لە ڕووی ئابووری و کارەوە. گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە یەکەم شت کە باسیشمان کرد مەسەلەی یاسایە. یاسایەکی تۆکمە و بەهێز بۆ ڕێخستنی سیستمی کار نییە. دوو ئەو سیستمەی کە هەڵەسێ بە جێبەجێکردنی ئەم یاسایە باشە ئەبێ بتوانێت بە تەواوەتی متابعی بازاڕی کار بکە بتوانێت بە تەواوەتی کۆنتترۆلی ئەو جێبەجێکردنی یاسایە بکە. سێ کە زۆر زۆر گرینگە لە دنیای ئەمڕۆیە نیزامی بانقی و سیستمی پارەگواستنەوەیە بەڕاستی کە ئەمە یشەکە لەو ئاسەنگانی تۆ لە هەموو کاروبارێکا ڕوبەڕوو دەبێتەوە بۆ نێستا لەم زەمانەیە ینی مای خۆشحاڵیە لە ئابوووریە تۆ تەنیا نەبەسرایی بە شوێنێکەوە سەرڕاستە مەسەلەن ئەم دەوڵەتی ئێمە لە بودجە و لە قەرز و لە کۆمەڵە شتیکایە کێشەی گەورەی هەیە. ئەم کێشە گەورەیە کە لەوانەیە بە ڕۆژ و دوو ڕۆژ و بە چەند ساڵێکیش بۆی حل نەبێ بۆی پڕ نەبێتەوانە ئەم کێشەی کە ڕوبەڕووی بێتەوانێ کە ئایا هۆکارچیەوە خۆی بابەتێکی ترێانی بەشێکی زۆر یەگەڕێتەوە بە غەڵەتی بەڕێوەبردن. تۆ کاتێکیت ئەتەوێ ئەم کێشانە چارەسەر بکەی گەنجێگەیەوێ کارێک دابمەزرێنێت تەنیا نەبەسراوە بە بازاڕی کوردستانەوە ئەتوانێت هەر لە ڕێگەی سیستمێکی ئۆنلاینەوە لەسەر تاسەری دنیا بناسرێ و لەسەر تاسەری دنیاش بازرگانی بکە. بەڵام بۆی ئەمە بکە پێویستی بە سیستمێکی بانقی و حواڵاتی پێشکەوتوو هەیە بەڕاستی ئێمە تاوەکو ئەم ڕۆژ پشتە بەستین بە چەند دوکانێکی حواڵات بۆ کارێک کە لەوانەیە چەند قات ئەرکەکەمان گرانەکە چەند قات کولفەکەشی لەسەرمانەکەوێ لە بەرامبەر ئاگەر نیزامیشی بانقی هەبێ پارە دیسان ئەڕاتەوە ئەوێ و دەورانێکەکە بەناو بازاڕ نەگوی دەستی چەند کەسێکەوێ کۆی کەنەوانێ باشە ئەمە ژێشێکیکێ لەو شتانە مەسلەیەکە کە بەڕاستی زۆر زۆر زەرورین پێی ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک یاسای جوان لە وڵاتەیە هەبوو مەسەلەن یاسای ئیسلاحی زراعی هەبوو کۆمەڵێک لە زەویزار دابەش کرا و خەڵکێکی زۆر لە باتیەوەی یەک دوو کە زیاد چەند کەسێک لە مەنتیقەیەکە خاوەنی زەویزار بن خاوەنی پرۆژەی کشت و کاڵی بن کشت و کاڵ وای لێبێ ببوژێنرێتەوە بەڕاستی ئەمە پێویستێکی زۆرمان بەمە هەیە شتێک هەیە کە زۆر هاواری لەسەر کراوە لە ماوەی ڕابردووە بە تایبەتە و کاتانی کە ئەم دەوڵەتە لەسەر پێی خۆی بۆ پارێکی زۆری هەبووە و داهاتێکی زۆرمان هەبوو بەرمی لە نەوت لەوانەیە سەر و $100 فرۆشرا بێت کە ئەمڕۆ لەوانەیە 43 و $44 شتی وابێت. ئەو زەمانە هاوارەکرا بوونای تەحتی یعنی ئەوەی کە پێوترە ئینفراستراکچەر یا ژێرخانی وڵات ژێرخانی وڵات کاتێک کە تۆ کۆمەڵی ئەساسیات دابینەکەی ڕێگاوانەکانت چاکەکەی سیستمی هاتوچۆ ئاسانەکەی باشە سیستمی ئیداری بەڕاستی ڕۆتینێکی ئەوەنە ناخۆشت هەیە گەنجەگەیەوێ کارێک دروستکە هەر کەسێک بێوێ لە وڵاتەیە کارێک دروستکە بەجددی بەس بە ڕۆتینە دوای لەکەن 3 ساڵ لە تەمەن تەڕوا 3 ساڵ لە تەمەنی بزنسێ قۆناغی بەرەو پێچوون و سەرکەوتنی سەقامگیریەکەیەتی بە پێی یاسای ئابووری یعنی کە ئەمانە دوا دەخات ئەمانە گرفتن ئەنجا لەو لاشەوانەیە ئەنی شتێکمان بیر نەچێ چیتر کۆکردنەوەی پارە و زێڕوزی و بەڕاستی بە کەڵکمان نایە من نمونەیەکی مێژوویت بۆ بجێڕمەوە زۆرێک لە برادران ڕەنگە گلەیشم زۆرە چیتەوە سەر مێژوو بەس مێژوو ینی کۆمەڵە دەرسی گەورەی تێ لە زەمەنی دەوڵەتی ئەیوبیە دیاردەیەک هەڵیە سەری هەڵاپیانەوە دیکتیناس واتە کۆکردنەوەی کانزا و کەرەسە بە نرخەکان چکە پارەی ئەو زەمانە خۆی سکەی ئاڵتون بوو کارگەیشتە ئەوەی لە ناو میسرا هەژاریەکی گەورە بڵاو بوانێ دەوڵەمەنەکانیش ئەو پارەی کە کۆیان کردبوو لە بەروی تەواوی بازاری وڵات تووشی هەژاری بوو ئەو کانز و ئاڵتونەی کە ئەمانیش کۆیان جموجۆڵ نەمابوو ئیژ نەمابوو کەواتە قیمەتی نەما لەبەروی ئەو کاڵایی کە ئەدویست بەدەستی بێنی بە زۆر بە قورسی بەدەسە ئەگەیشت جا ئەم حاڵەتە ئەمڕۆژ لە کوردستانە بەداخەوە ینی زۆر بە خراپی سەری هەڵاوە دیاردەیەکمان هەیە ئێمە ئەوەنەی بیر لەوەکەینەوە پارە بمرێنین پارە لە سوچێکی تاریکا کۆکەینەوە بیر لە جوڵەی بازار ناکەین ئەسڵەن زۆربوونی پارە زۆربوونی داهات لە جوڵە پێکردنەکەیەتی پارەی مردوو هیچی لێ دروست نابێت کاکردی باسمان لە ڕۆڵی حکوومەت کرد ئەمە باس لە خوێندنگاکان ناوەندە ئەکادیمیەکان بکەین تا چەند بۆتە هۆکاری پێگەیاندنی کەسایەتێکی بەتوانە کە بتوانێت کاری خۆی هەبێت لە داهاتوودا و پشت بە تواناکانی خۆی ببەستێت
بەداخەوە تەبان منە گلەیە ینی لەسەر کۆی ئەو سیستمە هەمەکە لە قۆناغی پیشەسازی ئەم مرۆڤایەتی لەسەری ڕۆیشتووە کێشەی قۆناغی پیشەسازی ئەوە بوو کەەوە لەو بێستە تێشمان پەڕانەوە بەڵام دەردەکانی هەر بە کۆڵمانوێت تا زەمانێک بەردەوام تەرکیزی پەروەردە لەسەر ئەوە بوو چۆن مۆزەفی ژێڕایڵ دروستکە ینی تەرکیزی لەسەرەوە نەبوو تۆ چۆن گەشاکەی تۆ چۆن نەتوانی خاوەنی کارێکبی خۆ خاوەنکاری تەنیاوێت تۆ ملیاردێربی یا ملیۆنێربی نە خاوەنکاری ئەوەیە تۆ بتوانی بژێویەکانی خۆت بەبێ ئەوەی لەژێر چەپۆشی ئەموو ئەوابی بەبێ ئەوەی لەژێر ڕەحمەتی ئەموو ئەوابی بتوانی بژێویەکانی خۆت پێویستەکانی ژیانی خۆت دەوروبەرەکەت بە پێی ڕۆژانە دابین بکەی کاتێک کە ئەمە دابین کردیانی تۆ خاوەنی کارێکی کاتوانێت ئەنجامی هەبێ بەرهەمی هەبێ ئەمەیان کە ئێمە هەمانە بەڕاستی لە سیستمی پەروەردەیە خۆی پەروەردە سێ تەوەری هەیە تەوەریشانەوەی من فێری خوێن و نووسین و زانیاریە نەزاریەکانەکە تەوەرێکی تر لە پەروەردەیە کە ئەبێ هەبێ فێربوونی پیشەییە بەڕاستی ئێمە خوێندنی پیشەییمان هەری مال کردو خوێندنی پیشەیی و دامەزراوەکانی وەکو مەسەلەن ئامادەیە بازرگانیەکان ئامادەیە سناعیەکان ئێمەیشە لەو کێشانەی هەمانە خەڵکێکی زۆرمان بە ئەکادیمی کردووە بە نەزەری کردووە و هەوەیەکیش و وینێکمان بۆ دروست کردووە ناومان ناوە دەرچوە لە زانکۆ باشە دەرچوە لە زانکۆ بەڵام پیشەوەر نییە توانای پیشەی نییە بەڵێ شتێکی تریژێ هەر لە پەروەردەیە ئەبێ هەبێت کە ئەوش پەروەردەی ئابوووریە یعنی ئەو شتەی بۆم باس کردی و زاهیرەی پارە مراندنە ئەمە پەروەردەی ئابووری ئێمێ کە زۆربیر لەوەکەینەوە خەزنیکی باشە تاکوێ خەزنیەکەی نەخێر ئەم پارانە هەموو خەزن کرد نەتیجەکەی چیە لە بازاڕە ژیان نامێنێ کە ژیان نەمان پارەی قیمەتی چیە یعنی هەمانەوە حاڵەتەی لە دەوڵەتی ئەیوبیا ڕوویە خەریکە ڕوئایەتەوە ئەمڕۆ ینی زاهیرەکانیمان لێ بە دەرکەوتو نەخێر کاکە وەرن با بە هەمومان ئەو پارانەی هەمانەی خەینەوە بازار و دەزەکەین بە جوڵەکردن هەمووشی ناکاکرد لە سەدابیستی لە سەداسی بزانە چ جوڵەیەکی ئابووری دروزە بێت چ گەشە پێدانێ دروزە بێت کۆمەڵێک کار هەیە ڕاستە حکوومەت بەجێ هێشتۆ خۆ کاکە فرسەتی لەبەر دەسە هەر حکوومەتەکەش بگۆڕە یعنی خۆ تۆ سیستمێکی دیموکراسی دێ بڕوا ناکەم ئەمڕۆ قوبوڵ کرێ کەسێک تا ڕۆژی قیامەت لە ئەو شوێنە بێکە تۆی بینی ڕاستە کاکەردی با باسێک لەو بکەین بەڕێزت باست لە ڕۆڵی حکوومەت کرد و باسمان لە ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان کرد ئەمە باسێک لە تاک خۆی بکەین پێویستە چی بکات تاک بۆ ئەوەی کە بێتە خاوەن کاری خۆی چۆن برەو بە تواناکانی بدا چۆن بتوانێت کە کارێک بدۆزێتەوە لەگەڵ تواناکانی خۆیدا گونجاو بێت تاک بۆی بە مرتاحی کار بکە ئەوەی کە ئەزمموی منە توشتی پێویستە یەکەمین شت تۆ لەوانەیە مەجالێکی خوێندە بێ باشە و ئەو مەجالە زۆری شەحەز لێی بوو بێت ئەم مەجالەوەکو هیوایەتێک بۆ گەشەکردنی خولیاکانی خۆت بەکاربێنە لەگەڵیشە ئەگەر ئەم هیوایەتە نەیتوانی تەواوی ژیانی تۆ دابینکە ئەمە مەسەلەیەکە تۆ کۆڵەوە مەیە بەشێک لە کاتی خۆت بەشێک لە ژیانی خۆت لەگەڵ هیوایەتەکە تا بڕۆ بۆی بە مرتاحی بژیت سەرچاوەیەکی بژێوی بۆ خۆت دۆزەرەوە کە نزیکە پێت باشە کە نزیکترین شتە بۆ هیوایەتی تۆ زۆر کەسی ژەیە لەوانەیە لە ئێمە لە ناوەندێکی ئەکادیمیا خوێن بێتی هەر لەبەر خاتری خاتران خوێنوێتی یا لەبەرەوەی کە ئەبێ لە بنە ماڵەکە ئەمە دکتۆرن یا ئەوە نیە مهندسن یا چی لەو پیشەوەرانە بێ بەڕاستی تۆ پێویستە بۆ نیە لەو پیشەوەرانە بیت ئەمڕۆ پێویستە زیاتر تۆ بۆ پیشەوەرە مەهاریانەیە کە ئەتوانن شتی ورد بکەن باشە نەخێر کەسانێکە پێویستە کە بتوانن تاجرێکی ئۆنلاین بن بەڕاستی چکە زۆرێک لە زروفەکانی دنیاوی سەلمانەوە کە ئیشکردن لەسەر ئۆنلاین نەجاحەتی زیاتر بووە چکە لە زەمەنی کۆرۆنای هەموو بازاڕوەستا بەڵام ئەوانە توانیان ئیشکن ئەوانە توانیان بەردەوام بن و برەوە بە بازرگانیەکانیشیان بن کەواتە تۆ ئەتوانیت ئەمە بکەی یەک شت کە حەز لێتی با هیوایەتە بێ لەسەرم هیوایەتە ژەتوانی زۆر شت بکەیت بەڵام ئەگەر ئەم ڕۆژ نەتیجەی نەبوو سەرچاوەیەکی تری دارایی بچووک بۆ خۆت دروستکە پش بە خۆت ببەستە ئاور بۆ ئەوە مێرەوانێ نازانم ئەوە وا ئەکا ئەوە وا ئەکا ئەوە چەند ساڵە مەسەلەن ئێمە هاواری یاسایەکی کارمانە هەر بۆ سندیکای ئەندازیارانی کوردستان بۆی چێتی ئەندازیاران ئەسڵان ئێمە ڕێکخراوی پیشەیمان هەر نیە بەداخەوە یعنی من ئێڵێم ئەمە ئەرکی ئەوانە کە زۆر بە وردی کار لەسەر کۆمەڵە شت بکەن ئێمە کۆمەڵە شتمان کرد بە عیبە و ئەسڵەن بووشە بە کولتور و پەروەردەتیامانە بۆ نمونە ئێمە ئێستش ئەوەی کشت و کاڵەکە پێڵێن لادی وانە مەعالی لەم کشت و کاڵ بڕبڕە پشتی ئابووری ژیانی خەڵکە سەرچاوی خۆراکی تۆ کوێ
کشت و کاڵە بەرهەمی ئاژەڵ و کشت و کاڵ لەوە زیاترە نییە باشە ئەگەر کشت و کاڵ ببوژێتەوە چی دروست دەبێت جوتیارێک چێڵگەی هەیە کابراایەک خەریکی ئەوەیە تەرەکتۆرێکی پێ زەویە شێڵێ یەکێکی ترت هەیە لەو لاوە مەکایانی تری هەیە کە ئیژەکە لە شێڵگەکە بە بەردەوامی بۆ تۆ ئەوکێکی کە ئەبێ بە تاژر لە دەرەوانێ دەرمانی کشت و کاڵی هێنێ بۆ قڕکردنی ئافاتەکان و چاکردنی بەرهەم یەکێکی ترت هەیە لەو لاوانێ خەریکی دامەزراندنی کارگەیەکەوە توانین ئێمە و کارگانە بکەین بە موساهەمە یعنی نمونەیەکی جوان هەیە هەر لە ڕۆژاوای کوردستان کرا لە چەند ساڵی ڕابردووە خۆ ینی شتێکی زۆر دوور نییە بە ئێمە کە بتوانین ئیسفادەی لێ بکەین کارگەیەکی ئاوی خواردنەوە دانراوە هاوبەشیەکەی 1000 کەسە یعنی هی یەکەس نییە 1000 کەس مساهیمەتیایە کەواتە 1000 کەس خاوەنکارە یخۆ ئێمەش 1000 گەنجەگەریشی بە $1000 بەشدار بێت لە پرۆژەی دروستکردنی کارگەیەکی هەر لە قوتونانی بەرهەمی کشت و کاڵی $1 ملیۆن کە سەرمای دانانی کارگەکەی وانە ئەوکێکی کە خەریکی دروستکردنی کاغەز و قوتو و شوشە ئەبێت ینی ئەتوانین ئێمە ئەمانە بەشبەشکی لەڕێگەی کردی کشت و کاڵ لە ڕێکردی کشت و کاڵەوە کە خۆی گەشە پێ ئەیی دەکەرتی ترهێنیتە ناو بواری پیشەسازی و بازرگانی و یەکێکی کەش خەریکی بەرهەم ناردنە دەرەوە هەبێت یەکێکی کەش مارکێتەکەی گەشاکە بە بەرهەمی خۆماڵی کاتە هەموو لایەنەکان ئەبژێنەوە هەموو لایەنەکان ئێمە بەسیترین نمونێ بەزێمە کشت و کاڵکردن کابرامان ناوە نالادەیی ینی کە بەداخەوە ئەمە شتێکی زۆر زۆر خراپ کلتورە بینە دەرەوە دەستەکان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز هەردی مستەفا ئەندازیار و خاوەنکار کابەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.